ئێستا لە هەر کاتێکتر زیاتر بڵێن لایەنەکانی نێو ڕێکەوتنی ئەتۆمی ئێران نزیکن لە زیندووکردنەوە داڕشتنێکی نوێ سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران هەرچەندە لە دوا لێدواندا ئەمریکا ئاماژە بۆ دەکات کە وەڵامی ئێران بۆ بڵێن ئەوانەی کە لایانی دانوستانکارن لە ناو ڕێکەوتنەکە وەڵامەکە تا ڕادێک ئەرێنی نییە ئەمە دوێنێ ڕایگەیان بەڵام لەگەڵ ئەوەشە هاوڵەکان زۆرن و بڵێن خواست هەیە لە هەردوو لاوە بۆی کە ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە. ئێمە ئەمڕۆ لە ئەم تەوەرەی بەرنمەکەیە باز لەوە دەکەین کە ئایا ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بەچی گەیشتووە و هەروەها باز لەوە دەکەین کە ڕەهەندەکانی لێکتێگەیشتن و ڕێکەوتنی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران چی دەبێت لەسەر ئێران خۆی لەسەر ناوچەکە و هەروەها لەسەر ئەو وڵاتانەش کە لە نێو ڕێکەوتنەکەدان. ئەم بابەتە تاوتێ دەکەین با میوانداری دکتۆر بارۆز جعفەر کە بەڕێزان سەرۆکی ئینستیتوتی مدیتریانەیە بۆ توێژینەوەی هەرێمایەتی. دکتۆر بەخێر بێ، بەیانیت باش. بەیانی هەموو باش. بە جارێ لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە بۆچی ئەمریکا ئاماژە بۆ دەکا کە وەڵامەکانی ئێران ئەرێنی نیە؟ ئەنی خواستی ئەمریکا چییە زیاتر بۆی کە لە ڕێکەوتنەکە ئەگەر شتێکی نوێ هەبێ بیچەسپێنێ و ئەوێ بە چه ئاراستەیەک ڕێکەوتنەکە ئەنجام بدرێ؟ خۆی هەری لایەکە چێتی ئەوروپا چ ئێران چ ئەمریکا ئاجندەی جیاوازیانێ بگومان ئیسرائیلیش بەشێکە لە مامەحەیە. ئەم ڕێکەوتنەوە نزیکەی 50 ساڵ ئەبێت ئەم گرفتە بەردەوامە. ساڵی 1968 ئێران ئیمزای کردووە لەسەرەوەی کە برەو بە پەرەپێدانیا بڵاوبوونی چەکی ئەتۆم لە جیهانە نادات ئەو نابێتە بەشێک لەو بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم لە جیهانە. یەکێکە لە وڵاتانەی کە ئیمزای کردو دیارە زۆر وڵاتی دیکەش ئیمزایان کردو. ساڵی 1970 کە ئەمریکا خۆی پرۆگرامی ئەتۆم بۆ ئاشتی ڕاگەێنێت لەو میانەیە ئێتر ئێرانیش خۆیەکە بە ناو گۆڕەپانەکەی و دەست ئەکادیان کەڵکەڵەیەوە چێتە مێشکەوە کە ئەمیش شتێکی ئەتۆمی هەبێت. ئەمە بە شێوەیەکی ئاسایی لە ساڵی 1970 دەستی پێکرد، بەڵام بەڕەسمی ئێران لە شوباتی 1970 ئەو کاتێک کە شا لە ئێران ئەڕوخێ کۆماری ئیسلامی ئێران دائەمەزرێ ئەم ئێران وەکو دەوڵەتێکی ناوچەیی گرنگ لە ڕۆژهاتی ناوەڕاستە لە دۆستی ژمارەیەکی ئەمریکا و ئیسرائیلەوە بێ بە دوژمنی ژمارەیەکی ئەمریکا و ئیسرائیل هۆکاری دیکەش هەیە. ئەوە لە 1970 تاوەکو ئەمڕۆ شەوانە و ڕۆژانە چەکی ئەتۆمی ئێران ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران سەردێڕی هەواڵەکانە سەردەق و مانشێتی ڕۆژنامەکانە ساڵانە بە سەدەها نامەی ماستەر و دکتۆر ئای لەسەر ئەهێنرێت. ئەمە ئەتوانین بە شێوەیەکی ڕسمی بڵێن ئێران لە وەکو تاریخ وەکو خوێندنەوەی دیراسە یعنی مدە تاریخەکە لە دوای شەڕی ئێران عێراقەوە یان لە سەردەمی شەڕی ئێران عێراقەوە لە ساڵی 1970ەوە ئیتر دەستی کردو بە بەرەمێنانی یۆرانیۆم و پیتاندنی یۆرانیۆم و بەرەمێنانی چەکی ئەتۆمی هەتاوەکو ئێستا گرفتی هەیە. ئیتر ڕێکەکەوێ ڕێک ناکەوێ ئەمریکا لێدا لێی نادات. ئەمەیە کە بەردەوام ئەم دۆخێت تا ساڵی 2013 ئەم ڕێکەوتنە فۆرمولە کرا تا 6 مانگ دیراسی بۆ کرا. تەبعاً بالمناسبە لە ماوەی ئەم 40 ساڵەیە بەدەیان و ڕەنگە بە سەدان دانیشتنی نهێنیان لە وڵاتانی دیکە کرد بە ئێران و ئەمریکا. لە عمان 2013 بە نهێنی دانیشتنەکان کرد بوو بەهۆی ئەو ڕێکەوتنەمەی کە ئێستا ئەڵێن زیینوێ ئەەکەینەوە خۆ لە 2015 واژۆ کرا. ئیتر بەم شێوەیە هەر بەردەوام بوو. لە 2013 لە سەردەمی ئۆبامایە ئیتر وە کۆڵێ ئەستێڵی مێژوو ڕێکەوتنامەیەکی مێژووی گرنگی لە خۆگر کە ڕێکەوتنامەی ئێران و 5+1 پێنج وڵاتەکەی ئەندامی ئەنجومەنی ئاسایش لەگەڵ ئەڵمانیا یەکەکە ئەڵمانیا پێنجای دەنێت. ئیتر ئەو ڕێکەوتنە 6 مانگ قراعەتی بۆ کرا. طبعاً ئیسرائیل دژی بوو چکە پارەیەکی زۆر بۆ ئێران ئەگەڕێتەوە سزاکان لەسەر ئێران لا ئەدرێت. لە ماوەیەوە 40 ساڵە هەموو ئەوروپا و هەموو خۆراوە و ئەمریکا سزا خەنە سەر ئێران 41-42 ساڵە. ئێرانی هەموو 41-42 ساڵە بەردەوام خۆپشاندان و ناڕزایی دەر ئەبرن نەڵێن مەرگ بۆ ئەمریکا، مەرگ بۆ ئیسرائیل، مەرگ بۆ ئەوروپا خۆراوە. ئەمام
معزەڵەیە هەر بەردەوامی هەیە لە 2013 ڕێکەوتنەکە چییە؟ ڕێکەوتنەکەوەیە کە نابێ ئێران یۆرانیۆم بپیتێنێت بە ڕێژەیەک نابێت لە 500 زیاتر بێت و ئەبێت هەموو ئەو هۆکارە فەنی و تەکنیکیانەیە ئەبنەوەی بەرەمێنانی پیتاندنی یۆرانیۆم ڕابژیرێت نابێت ئاراک ئیش بکات ئاراک سنتەری ئەو شوێنەیە کە یۆرانیۆمەکەی تا ئەپینێنرێت نابێ ئاوی قورس بگوێزرێتەوە بۆ ئاراک تەمەەن نەمانە شتی فیزیاوی شیمیایی اختصاسی من نییە بەڵام ڕێکەوتنەکە ئەمانێتایە ئەیتر بەم شێوەیە ئەمانەی لە خۆی گردو کە ڕێککەوتن 2015 ڕێکەوتنەکە واژۆ کرا ئیتر ترەمپ هات بە ئوسولی خۆی هەڵی وەشانەوە باشە وەڵی پرسیارێک هەیە لێرە دکتۆرانی هەموو جارێکە باز لە بڵێن سیستمی ئەمریکا حکومڕانی ئەمریکاکرێت دەسەڵاتداری ئەمریکاکرێ باز لەوەکرێت کە سیستمات لەوێ سیستم بەپێی موسساتە ینی دەستگاکان ئەو شتانە دیارریەکەن ئەنی کەسێکەیەتە سەر بڵێن حکوم یا ئەبێ بەسەرۆ کۆماری ئەو وڵاتە زۆر شت هەیە ناتوانێت بەس ترامپ چۆن توانی ئەم مینە ڕابگرێ ئەم ڕێکەوتنە ڕابگرێ خۆی هەموو چ کۆماریەکان چ دموکراتەکان ئەجندەی تایبەتی خۆیانە لە حملاتی انتخابەکانی شارەتی پێەکەن کە ئەوان ئەجندەی خارجیان بەرامبەر بە ڕۆژڵاتی ناوەڕاست باکووری ئەفریقا بەرامبەر بە کیشۆرەکان چۆن چۆنیە بێت ئەمە ڕوون ئەکەنەوە ئەمەی کە جەنابەت باسیەکەی پێما بێ لەم هەفتەیەک پێش ئێستا دایڤید شینکەر لە واشنگتن ئینستیتیوت بابەتێکی نووسی و بە ناونشانی Biden's indifference has given Iran upper hand in Iraq ئەم بێباکیانەی بایدن بەرامبەر بە ئێران ئاها وەکوڵێ لای بۆ شۆڕ کرد بێ ئاها باسەکە دەستێکی باڵای بە ئێران بەخشیوە لە عێراقا لەبەر ئەوەی سەر ڕەخنەیەکی زۆر زۆر لە بایدن هەیە لە ناو ئەمریکا لە ئیسرائیل لە ئوروپا لە میدیای جیهانی کە بایدن بێباشیکی زۆر بەرامبەر بە ئێرانە نوێنێ ئەمە ژوای لە ئێران کرد و دەستێکی باڵای هەبێ لە طبعاً ئەوان واڵێن من وەکو بە حسێ قساکەم ئەمە ژوای لە ئێران کرد و دەستێکی باڵای هەبێ لە عێراقا لە سووریایە لە لوبنانە لە فەلەستینە لێ یەمەنا کە ئیمڕۆکە 14 ملیۆن و 300 هزار ئاوارەی هەیە 24 ملیۆن هاوڵاتی یان خەڵک لە یەمەن ئێستا پێویستی بە هاوکاری ئێستا هەیە ینی لە حاڵی برسێتی ئاژین کارزاتێکی مرۆیی گەورە لەم ناوچێ دروست بوو ئێران دەسوەرەدا لەم ناوچەیەوان بەمە ئێران باز لەواکە کە بەپێی ئەو ڕێکەوتنامەی کە پێشووتریش کراوە بەپێی ئەو دانوستانانی کە ئێستاش ئەکری هەتا ئێستا بەردەوامی هەیە ئێرانەڵێ ئەوە ئێمە هەموو بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو وڵاتانەمان کردووە ئەوەی کە ئێمە لەبەردەستمانایە ئەوەی کە ئێمە ئەوان خواستیان بووە ینی تا ڕادێکی زۆر توانیمانە بیخێنە بەردەستی ئەوان بەڵام ئەوە لە بەرامبەر ئەوانن کە نایانەوێ سزاکانی سەر ئێران لابرن نایانەوێ بێنە پێشەوە ڕێکەوتنەکە زیین و بکەنەوە بە دوجار ئێرانیش بتوانێت لە ڕووی نێودەوڵەتیەوە زیاتر کرانەوە بەخۆی بینێت و سزاکان لەسەری لابرێ خۆی لێرە دوو مۆزوعی زۆر گرنگ هەیە فەلسەفە یا حکمت لەوەی کە بایدن سیاسەتی بایدن بەرامبەر بە ئێران هەر لە سەرتاوە ڕایگەیانەوە کە بێتە ینی ئەم بچێتە کۆشکی سپی ئەو نەرمیە نوێنێ بەرامبەر بە ئێرانە ئەوەیە کە ئێستا دوو کێشەی هێزگار گەورەتر لە کێشەی ئێران بۆ ئەمریکا و بۆ دنیا و بۆ جیهانیش لە پێشترین یا ئەولەوێتیان هەیە ڕاستە ئەم کێشەی ئێران کێشێکی گەورەیە کێشە بەرنامە ئەتۆمیەکەی کێشەی دەستێوەردانی ئێران لە ناوچەکەیە بۆ ئەمریکا و خۆراوە کێشەی گەورە بەڵام کێشەی نەمبەر 1 ئەوەیە کە ئەمریکا خەریکە لە تایوان بەر بە چین بگرێت چونکە چین هەڕەشەیەکی گەورەیە بۆ ئەمریکا و بۆ خۆراوە کێشەی دووهەمیان کێشەی ئۆکرانیا و رووسایە کە ڕاستەوخۆ هەڕەشەی لەسەر ئەوروپا تایبەتی ئەم زستانە ئەوروپا قورستترین زستان بەڕێخە لە دوای جەنگ یەکەم و دووەمی جیهانیەوە خۆیان شارەت بەوەکەن وەکو سەرۆک ماکرۆنی شارتی پێکات بۆیە بەرژۆندی شێتی ئەوروپا لەوەیە کە کرانەوەیەک بەڕووی ئێران ڕوودات بۆ ئێران بتوانێت نەوت و غازێکی زیاتر بخاتە بازاڕەوە نرخی نەوت و غاز داببەزێت ئەوان لە بەرژۆندی خۆیانەوە ماڕوان بەنسبەت ئەم ئیدارەی ئەمریکاوە وەکو مایکل نایتی شەوشەوەی ئیشارەتی پێکرد لەگەڵ ئێمەیە خۆشیان هەر بایدنیش ئیشارەتی پێکات بەڕاستە خۆیان ناڕاستەوخۆ ئەوەیە کە بۆ ئەمریکا ئەو دوو کێشە سەرەکیە لە ئارایەن کێشەی بەرگردن بە هەژمونی چین لە تایوان کێشەی بەرگردن بە
گرفتی گەورەی رووسیا لە ڕۆژڵاتی ئەوروپا ئەمە گرفتێکی زۆر گەورەیە شەڕە بەردەوامیە لە ئوکرانیا نایەنوێت دەرگایەکی تریان دەستکەن بە شارە زەردەواڵەیەکی دیکە دەرگایەکی تریا قوتوویەکی تر لەسەر مێزەکە بکەنەوە لە ڕژاتی ناوڕاستا و کێشە لەگەڵ ئێرانە دروستکەن لەم کاتەیە بە تایبەتی ئێران ناتوانێت بێ بە سەرێشە بۆ ئاسایشی وزەی جیهانی لە کەنداوی فارس یا کەنداوی عەرەبی یان وەکو ئوسامە بن لادنەڵێ کەنداوی ئیسلامی لەو حەوزەیە کە خەلیجی عەرەبی سەتاچلی کاڵا و شتومەک و تاقی ئەم عالەمەی پیا تێئەپەڕێت بەرەو گەروە هەستیارەکانی جیهان ئێران توانێت کێشە بۆ منتیقانە دروست بکات بە تایبەتی 2016 دەستی گردووە هاژمونێکی زۆریە بەسەر گەروی هورمزە منتیقێکی استراتیژی گرنگە و کێشەی هەیە ئێران لەگەڵ سعودیە و ئێران و دەستی وەردانەکانی بینن لە عێراق لە سووریا لە هەموو وڵاتانی دیکە هەر خۆشی وا ناسراوە ینی کێشەی دەستی وەردانی ئێران عورفێکە خۆی پێوە گردو مەسەلەن ئەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا لە سەردەمی دەوڵەتی فاتمیەکان و شیعە لەسەر ستایلی ئیسماعیلیەوان دەستیان لە مەغریبە دەوڵەتیان دروست کردو لە تونس دروستیان کردو گەر تاریخ خوێنیتەوە لە منتیقەیە تەواجودیان هەبوو ئێران هەر خۆی وا خوڵقاوە دەست لە دەرەوەی خۆی وەربدات بەڵام ئەمەیە کە بۆم باس کردی ئیتر ڕێکەوتنەکە لە 2015 هاژۆ کراوە ڕێکەوتن نامەی ئەتۆمی لە ڤێننا ئیتر کە ترەمپ هات هەڵی وەشانەوە سزایەکی زۆری خستە سەر ئێران ئێران ڕۆژگارێکی زۆر قورسی بەڕێخست بەڵام بە شێوەی گشتی ئێران لە ساڵی 79 تا ئێستا استراتیژیەکی سەرکەوتووی ئابووری خۆڕاگرانە پەیڕەو ئەکات توانیوێتی ئیدارەی قەیرانەکاندا باش ئەو بەهانانەی کە هەریەک لە ئەوروپا و ئەمریکا باسیەکەن بۆی کە بڵێن ئەو سزانەی کە لەسەر ئێرانە بەردەوامی هەبێ یاخود ئەو قسانەی کە باس لەوەکە کە ئێران تا ئێستاش پابەند نییە پێوەی پێدوانیە ئێستا وردە وردە بەهۆی ئەوەی کە ئێران تا ڕادێک هاتۆتە پێشەوە ئەو بەهانانە لە دەست ئەمریکا و ئەوروپا کەمتر بۆتەوە بۆیە لە ڕێکەوتن نزیکە بنەوە خۆی لێرەیە ئێران لە زۆر ڕۆتوانیوێتی سوود لە قەیرانەکە وەربگرێت بۆ نمونە لە ساڵی 2019 و 2020 ئێران بە تەواوەتی لە چین نزیک بوویەوە لە سەرەتای 2020 پێم وایە ئێران ڕێکەوتنێکی بە 450 بۆ 500 میلیارد دلار لەگەڵ چین ئاواژۆ کردووە و بۆ یەکەم جار 5,000 پاسەوان یان ئەگەر بە کوردی بیڵێن پێشمەرگەی چینی یان سەربازی چینی دێنە ئێران بە ناوی پاراستنی بەرژەوەندەکانی چین لە ناوچەکەیە لە ئێران ئەمە یەکەمین تەدەخولاتی سەربازی چینە لە ناڵم لە مێژووە بەڵام لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بە تایبەتی لە دوایە 100 ساڵی ڕابردوو و لە ڕووی ئابووریشەوە گوڕوتینێکی زیاتر بە ئێرانە بەخشێ مەحنەوەیەکی زیاتری پێبەخشێ و ئەبینی ئێران پەیوەندی سەربازی پەیوەندی استراتیژی پەیوەندی جوگرافی لەگەڵ رووسیا هەیە بە تایبەتی لەم قەیرانەشا هەیە دامی رووسیاکە بە ئاشکرا بۆیە ئەمە وای کردووە کە ئەم زیاتر یەکێکی تر لەو فەلسەفەیە و حکمەتانێکە هەیە یان ئەتوان بڵێن بە سێ خاڵوای کردووە کە ئەمان ئەم دەرگای لەگەڵ ئێران بکەنەوە ڕێکەوتنەکە زنوو بکەنەوە خۆی لە دوی ئەم مانگە دوی ئابی 2022 مانگی پێشووە کات ئێستا تقریبا مانگێک پێش ئێستا ئەوروپا خۆی پێشنیاری کرد کە ئەم ڕێکەوتنە زنوو بکەنەوە خۆ ئێران پێشنیاری نەکردووە پێشنیاری کردووە لەبەر سێ سوودی گرنگ هەر سێ سوودەکای هەر سێ منفعەکە بۆ خۆرئاوایە سوودی یەکەمیان بەرەو چین نرخی نەوت و غازی سروشتی بەرەو هەڵکشان نەچێت بە تایبەتی ئێران 80% غازی سروشتی لای وڵاتێکی ئەم ڕێکەوتنە ئەگەر زیینوو بگرێتەوە کات ئێران ملیۆنێک بەرمیل نەوت زیاتر هەناردەی دەرەوەی خۆی بکات ئەمە تەسیری گرنگیە هەروە ئێران دەتوانێت کێشە دروستکە لەم کاتەیە کاوان سەرقاڵمە کێشەی چین و رووسیاوە ئێران ئەمە نەکات لەگەڵیا ئەتنەوەێک بێ لە کات کوشتن ئەم پێ 6 مانگەی پێ بەسەر بەرن بە ناوی زیندووکردنەوە یان شتێک بەڵام ئەوەنیەک دروست بێت ئەمە زۆر گرنگە خاڵێکی ئێجگار گرنگتر سەبەبی گەڕانەوە بەم ڕێکەوتنامەتێنێت درکیان کردووە ینی عقلی استراتیژی لە خۆراوە درکی بۆ کردو کە زیات فشار خستنە سەر ئێران و ئەکا زیاتر بەلای رووسیا و بەلای چینا بڕات و ڕەنگە لە ئایندەشدا سیستەمێکی بانقی مشتەرەکی نوێ یان سیستەمێکی سەربازی ناوچەی نوێی لێ بکەوێتەوە کە ئەمە لەم کاتەیە فشارێکی زۆرە خاتە سەر ئەمریکا ئەوروپا کە بە ئەمریکا خۆی قەیرانی دارایی هەیە ئەوروپا بەم کێشە و هەڵاوسانە ئابووریاتی ئەپەڕێت سەرێشە بۆ دروستەکات بۆی ڕێکەوتنامەکان زنوو کردوێتەوە و لە ساڵی 2015 واژۆیان کردووە کە واژۆش کراوە ئەوەیە کە لە میدیا و ناوەندەکانی دراسات و نخبە بە عام ڕێکەوتنامە خۆی ناوی Joint Comprehensive Plan of Action واتە بە JCPOA ناسراوە
یعنی چی ینی کارکردنی پێکەوەی هاوبەش هەر ئەم کورتکراوەیە کە باسم کرد بە ئینگلیزی هەر نایە بەوە بەناوبانگە لە میدیا یعنی ئەمان ئەم ڕێکوتنانە ئیمزا کردو ناوێ ناوە کارکردنی پێکەوەی هاوبەش چۆن کاری پێکەوەی هاوبەش لەگەڵ ئێرانە ئەکرێ دواتر دەری ئەخاوە بوو کە ترەمپ هات 2017 هەمووی هەڵوەشانەوە ئێستا بایدن و لە سەردەمی دارەی بایدنا نەرمێنێ بەرامبەر بە ئێران کە ئەم ڕێکەوتنامێ زنوب کاتەوە لەبەرەوە کارانی کە باسم کرد باش ئەمە تا چەند کاریگە ئەگەر ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە و پێم وایە هەندێک بڕگەش هەیە کە لە ناو ڕێکەوتنەکە کار لەسەرەوە کرێکە هەموار بکرێتەوە ینی یاخود کۆمەڵەشت هەیە بۆی زیاب بکرێت ئەمە تا چەند گرنگە بۆ پەیوەندەکانی ئێران لە ناوچەکە چونکە خۆتە زانی لە ماوەی ڕابردووە ئێران هەوڵێکی هەبوو بۆی کە یاخود وڵاتانی ناوچەکەش کە لەگەڵ ئێرانە پەیوەندەکانیان ئاسایی بکەنەوە یەکێک لەوانە سعودیە بوو کە بە نێوەنگیری عێراق شتیان کرد ئەنی ئێران تا چەند ئەتوانێت بڵێن سوود لەم ڕێکەوتنە ببینێ لە زیندووکردنەوەی ئەم ڕێکەوتنە بۆ کاروباری هەرێمایەتی خۆی ینیوان ئەو ناوچەی کە ئێرانی تێدا خۆی من قەنەعاتی خۆم هەیە ینی لێرە بەڕێی خۆم وەکو پسپۆڕێک لە مەجای پەیوەندیان دوڵەتەکانە پێم وایە چه سعودیە و چه خۆر ئاوا بە گشتیە یانەوە کاتی ئێران بکوژن بۆ ئەوەی ینی بە شێوێکی استراتیژی نانوێت لەگەڵ ئێرانە ڕێکەون چونکە ئەم ڕێکەوتنامە 40 بۆ 60 ملیار دلار بەخشێ بە ئێران جگە لەوەش هەر عێراق ئەگەر ئەم وەزعەت تۆزێک ئەهۆن بێتەوە عێراق 1 ملیار و 600 میلیۆن دلاری پارەی کارەبای ئێران قەرزارە ئیم شەوڕیا بەیانی ڕەنگە بیداتەوە ئەمە ئیسادێکی ئابووری بە ئێران نەبەخشێ بۆچی وتم پێم وایەوان کاتی ئێرانە کوژن لەگەڵ ئێران ڕێک بکەون لەبەر دوو سەبەبێکیان ئەگەڕێتەوە بۆ خودی ئێرانەوان ئێران باشە ناسن دەوڵەتی قوڵ دەوڵە عەمیقا لە ئێرانە قوڵایکی استراتیژی زۆر گەورەیە توانم بڵێم لە ئاسیا بیرکردنەوەی دەوڵەتیانە کەمە ینی وەکو ئێران نییە بێوێنەیە ئەنی وەکوتم لەسەر تاوە تاریخی ئەم دەوڵەتە قوڵە تاریخی دەسوەردانی ئێران لە دەرەوەی خۆی ئەگەڕێتەوە بۆ پێش 1000 ساڵ پێشتە لەم ڕۆژانە من بابەتێکم بڵاو کردەوە لەو پەیمانگەی خۆمان لەسەر ململانی حەوزەکانی نەجەف و خوم بڕوانە هەر لە یوتیوب بنووسە قەڵای ئەلەموتیانی ئالەموت کاستڵ پێش 1000 ساڵ لوتکەیەکی سەختی وا حەسەنە سەباح بۆ دەعوە و داعیکردن بڵای کردەوە لە یەمەن و لە تونوس و لە مەغریب دەوڵەتی دروست کردووە سەر ئەو شاخۆ حکمی زۆربەی منتیقەکانی جیهانی کردووە پێش 1000 ساڵ پێش ئێستا ئەمەی کردووە بۆیە ئەمە خاڵ یەکەم ئەگەڕێتەوە بۆ عەقلی دەوڵەتی لە ئێرانە بەهێزە دووهەمیانەوە کاتی ئێران بکوژن چونکە ئیسرائیل لە هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە نەک ئێران کاتە بابەتەکە زیاتر بڵێن ئەتوانین بڵێن خواستی ئێرانی لەسرە ینی ئێران خوازیارە ڕێکەوتنەکە زیندوو کرێتەوە ئێرانە ئێوێ دەرفەتێکی ئابووری بۆ خۆی برۆزێتەوە هیچی دیکەی ناوێت دەرفەتێکی ئابووری خۆی برۆز تەنەفوسێک یان هەناسەیەک هەڵمژێت چکە 41 ساڵ 43 ساڵ تۆ هەموو دنیا سزای ئابووری و ئابلۆقی ئابووری بخاتە سەرتەوە هەر ئێرانە بەرگەی ئەو سزا ئابووریە گەورە و قورسانەی گردو کەس مامەڵی لەگەڵا ناکات ئەوێ شتێک لە ئابووری دەستکەوێت ئەوروپاش ئەوێ نەوت و غازێکی زیاتر ئێران بخاتە بازارەوە لە ڕێم ڕێکەوتون چکەوە ناڵن ئێران نەوت بفرۆشێ بە ئارەزوی خۆی وەکو جاران غاز بفرۆشێ بە ئارەزوی وەکو خۆی جاران پەلاماری کەشتەکانێدن پەلاماری بەرژۆندەکانێدن پەلاماری مەساڵی حەبانقیەکانێدن لەگەڵ و دەوڵەتانە مامەڵە ناکەن کە لەگەڵ ئێرانە مامەڵە ئەکات ئەتر زۆر ئیشکالیان بۆ ئێران دروست کردو ئەگەر ڕێکەوتنەکە زنوو بگێتەوە کە من پێم ناوم ناکات کوشتن ئەوە دەرفەتێکی باشتر بە ئێران ئەداد لە ڕووی ئابووریەوە بەڵام بە شێوەیەکی کاتی لە مەسلحەتی خۆراوە و ئەمریکایە ئەبێت زۆر سپاس بۆ دکتۆر بەرۆ جعفەر سەرۆکی ئینستیتوتی میدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی بە خێر بێ سەرچاوان ماندوومان کردی خێر بێ.